بینەرین بەڕێز ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین ئەس نەزیر کادانی دیگەلوەدامە جارێکدن هاتینەف خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەوە بەرنامەی کوردی ڤیانە خودێ پاڵدەر و فاکتەرە بۆ نزیکبین ئەت ناوبەرە خودێ و بەندەیدا هەروسا حەژیکردنا خودێ هێمایە نزیکبوونەکە زۆرە ئەت ناوبەرە خودای و بەندەیدا هەروسا ئەف ڤیانە خودێ ئەت بیتە سەدەم و فاکتەر کو نزیکێکە زۆر ناوبەرە بەندادا دروست بکەت و دەرئەنجامەوێ چەندێ ببیتە نەرمونیانی و دلوڤانی ئەلدەف ڤی بەندەی دروست ببیتن لەورا تەوەرێ خەلەکێمە تەرخان کریە دۆرڤی بابەتەی ژێرڤی ناوۆنیشانەی خوداپەرستی ئەت ناوبەرە خوشەویستی و ترسێدا مەدوێت بپرسین ڤی بەرنامەیدا پەیوەندی چییە ئەت ناوبەرە عیبادەت و خۆشەویستی و ترسێدا هەروسا مەدوێت بپرسین ژیان چاوە جوانتر بیتن ئەب ترسێ یانجی ئەب خۆشەویستیە هەروسا ئەلدەف کووردا کیشک کاریگەرترە بەنداتی لەسەر بنەمایە خۆشەویستیە یانجی لەسەر بنەمایە ترسێ هەروسا چاوا دێکارین بگەهینە ڕێبازە خۆشەویستیە ئەدگەل خودایە مەزن ئەف پرسیارە و چەندین پرسیارن دیتر دهێنە ئاراستەکردن بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خۆب ناوێەوە خێراتناکەکەرم جەنابێ سەیدای بکەین زۆر بەخێر بی مامۆستا مامۆستای بەڕێز ڤیانە خودی تەعالا یعنی شتێکی هەری گرنگت ژیانە کەسێ باوەڕداردا هەر کەسێکی باوەڕدار بیت و باوەڕی بخودی هەبیتن ڤیان شتێکی زۆر گرنگە ئەت ناخێویدا هەبیتن داک و ڕەنگڤەدان سەر کار و کریارین وی هەبیتن لەوڕە مەدوێت بزانی مامۆستا پەیوەندی چێت ناوبەرە عیبادەت و خۆشەویستی و ترسێدا سێ چەمکێن هەری گرنگن ئاخفتن سەروێ چەندی بهێتەکردن بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان کە بە کوردی تقریبا تا ڕادەیەک بۆ بە کوردی کاڵن عیبادەت بەێ العیبادە و عیبادەت مصطلحێکی مشتەرەکە و بە کوردیش بە پەتیەتجار خوداپەرستی بەێ بەبێ لە ڕووی زمانەوانی و تەماشای قورئان کەی سێشتمان بۆ دەرەکەوی یەکەم لە ڕووی زمانەوانی کاتێک کە بە ڕێگایەک دەڵێن لە ڕووی لە زمانی عەرەبیە ئەڵێن طەریق معەبەد ڕێگەیەک تەخت کرابێ و بتوانی بەسەریدا بڕۆ و ئێستا دەڵێن قیر کراوە و جوان ئەو ڕێگەیە معەبەدە بەێ کەواتە یەکێک لە مانەکانی زاراوەیی کە لە ڕووی زمانەوانی دێ بۆ زاراوەی ئەوەیە عیبادەت خوداپەرستی دەبێت کارێکی ئاسان بێ ئەبێ عیبادەتکردنی خوددا ئەوەندە قورس نەبێ کە خەڵک نەتوانێ وی خوددا فەرمووی لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها ئەوەی عیبادەت بێ دەبێ ئەوە معەبەد بێ ڕێگەکەی تەخت کراو بێ ئاسان بێ ئەمە خاڵی سەرەتا کە ئەم کارە ئاسان بوو وانە خوددا عیبادەتی ئاسان کردووە بۆمان خوداپەرستیەکەی خۆی بۆمان ئاسان کردووە کەواتە مادەم ئاسانی کردووە خۆشی دەوێن یا ڕقی لێوانە کەتە خۆشی دەوێن خوددا لەبەر ئەوەی ئێمەی خۆش دەوێ بۆیە گوتوێتی ڕێگەی خوداپەرستی ڕێگەیەکی ئاسانە دەتوانی بە ئاسانی ئەو ڕێنمایانەی خوددا جێبەجێ بکەیت باش ئێستا وردورد دێنە سەر ئەمریکا ئەم ترسە لە کوێوە هات و خۆشەویستەکە لە کوێوە هات کەواتە خوداپەرستیش لە هەمان کاتدا خوددا خۆشی دەوێن یا ڕقی لێمانە وەختی گوتی ئێوە ئازاد بن دەمپەرستن یان نامپەرستن ئەو جارێکی دی عیبادەتی کردەوە بە ئازادی بەڵام خودی عیبادەت بەنداتی نییە لێرە پرسیارەوەی ئازادی نییە جوانە کەواتە ئێمە بە دوو دەستەواژە لە قورئانە جیاب بکەینەوە کە تا ئێستا بە هەڵا هاتووە ئەویش ئەوەیە لە زمانی عەرەبی ئەڵێن عەبد بەێ ئەڵێ عەبد یعنی چی ئەڵێ عەبد یعنی کۆیلە و یعنی بەند ملکەج بووی بوو باشە کاتێک لە قورئان تەماشاکەی ئەم عەبدە بە دوو جۆر جەمعەکرێ جەمعەکەی کۆی عەبد ئیسمی مفرەدە یعنی ناوی تاکە ئەم تاکە لە قورئاندا دەبینی نووسراوە فەبەشیر عیبادی وعیباد الرەحمانی ئەوە بوو بە عیباد جەمعەکەی پێنج شوێنی دیکەی قورئانیش دەبینی نووسراوە وما ربك بظلام للعبيد کەواتە وشەی عەبد دوو جەمعی هەیە جەمعێکی عەبد ئەبێ بە عیباد جەمعێکی تری ئەبێ بە عەبید فەرق لە نێوان عیباد و عەبید چیەکەواتە عیباد بریتیە لەو کەسەی کە خوددا دەپەرستێ بە ئارەزوومەندانە و بەبێ هیچ ئیکراهێک لا ئیکراهە فی الدین لەسەر بنەمای خۆشەویستیش ئەو کەسەی بڵێ ئەو کەسەی لەم دنیاە بڕای بە خودداش نەبێ لە کوێی ترا عەبدی خوددایە لەو بەشەیە عەبدی خوددایە کە یاساکانی گردوون هەمومان دەگرێتەوە هەمومان ملکەچی بە مسلمان و نامسلمان ملکەچی یاساکانی
ئەی ئەگەر ئیمتیحان تەواو بوو تۆ تەڵەبەت هەیە قوتابیت هەیە بله هەتا ئەو کاتەی وەرەقەکە تەسلیمەکەن ئەوانە عیبادن بله ئارەزوومەندانە بە کەیفی خۆیان جواب دەدەن وەختی وەرەقەی تەسلیم کرد ئیدین جوابی ئەو نەما بله تۆ بەپێی جوابدانەوەی ئەو دەبیت ئەو کات هیچ ئیرادەی نەما کە لە هۆڵی ئیمتیحان قوتابی دەرچوەڵەن وڵی تازە ڕۆی هیچم نەما بله لە قیامەت خدا بە ئینسان دەڵێ عەبید جەمعی عیباد دەکا بە عیبد چونکە کەسمان ئیتر هینمان نەما اختیارمان نەماوە نەتیجە وەردەگرینەوە بۆیە ئەو پێنج شوێنەی قورئان پێنج شوێن لە قورئان کە دەڵێ وما ربك بظلام للعبید هەموو لە قیامەتە هەموو لە قیامەتە لە دنیا خدا دەفەرمێ عیباد یعنی ئارەزوومەندانە کەواتە خدا بۆیە فەرمووی عیبادەتکردنی من دەبێ ئارەزوومەندانە بێ و لە ترسەوە نەبێ چونکە عیبادەت بریتە لە خۆشەویستی بریتە لە خۆشەویستی کەواتە لێرەوە دووشتی تر دێتە پێشەوە ئەوە دێتە پێشەوە کە خدا فەرمووی ینی قەیرانی ئیمان هەیە یا قەیرانی خۆشەویستی هەیە زۆر کەس ئێستا لەم سەردەما ئەڵێ ئەم سەردەمە بەخوا ئیمان نەماوە دین نەماوە ئەمە شەر ئەوە دەپرسین کامە قەیرانە بەڕاستی خۆشەویستی خدا نەماوە بە دەلیلی چی خەڵکەڵێک کاکە خەڵک وازی لە ڕێی خدا هێناوە و ڕۆیشتووە و کەس دینداری ناکا و هەمووی درۆوەکە ئەم قسانە ئەمەمانێت خدا دەفەرمێ لە قورئاندا یا ئەیها الذین آمنوا ئەی باوەڕداران من يرتد منكم عن دينه هەر کەسێک لە ئێوە واز لە دینی خوا بێنی و بڕۆ پشت لە دینی خوا بکە و دینی خوای نەوێ خدا چی دەکا هیچتان لێ ناکە هەموو هیچتان لێ ناکە بۆ قیامەت چی دەکا خدا فسوف يأتي الله بقوم خدا خەڵکانێکی دیز چۆن دەڵێ دروست دەکا و دێن يحبهم ويحبونه اینجا باسی نوێژ و ڕۆژ و ئاینتر کەواتە ئەم ئاەتە پێمان دەڵێ کاتێک کە خەڵکێک لە نێو دەچێ و خەڵکێکی تازە دێتە جێگەی ئەوە قەیرانی خۆشەویستی هەبووە لە لای ئەوانی دیکە ئێستا کە دەڵێن نابێ بڵێ ئەوە نەتیجەیە کە دەڵێن وەڵا ئیمان زەعیف بووە و چۆن دەڵێ ئیسلامەتی لاواز بوو ئەوە نەتیجەیە نەتیجەکەی ئەوەی خۆشەویستی خدا نەماوە خۆشەویستی چکە خدا وای فەرموو يعني فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه فرمي والذين آمنوا باورداران أشد حبا لله زۆرترینی خۆشەویستی بۆ خدا لە لای باوەڕدارانە کەواتە هەموو ئەم خۆشەویستیانە وا ئەکە ئێمە بە قسەی خدا بکەین بە قسەی ڕێنمایەکانی خدا بکەین موسى سلامی خوای لەسەر خدا دەفەرمێ وألقيت عليك محبة مني كأنه محبة کراسێکە و کردومە بەبەری تۆدا ئەی موسى بۆی دەبینی بۆ هەر شوێنێک موسى دەچێ ئیشوکاری ئاسانە چونکە خۆشەویستی خدای وەرگرتو ئێستا دێمە سەر ئەوەی کە ئەم خۆشەویستیە کەواتە لە قورئاندا جارێکی تر شتە دروستە بێتەوە لە کوردەواری خۆمان لە جاتی بڵێن خۆ بپارێزە لە گوناه اتقی الله یعنی خۆ بپارێزە لە گوناه دەڵێن لە خدا بترسە بۆچی غەڵەتە ئێمە لە قورئاندا مەراتیبمان هەیە خەوفمان هەیە و خەشیەمان هەیە خەوف یعنی چی ئەگەر تۆ ئێستا شێرێک ببینی هەڵدەی لەبەری یان دەوەستی و بەرەو ڕووی دەچی هەڵدەی بۆ لێی دەترسی باشە چۆن ئێمە لە خدا بترسین و بۆ لای خوداش بڕۆین کەواتە دەبێت خۆشەویستی ئێمە بۆ خدا جۆرێکی تر بێ ئەمە خدا دەفەرمێ فەفیڕوا إلى الله هەڵبێن لە خدا نا هەڵبێن بۆ لای خدا کەواتە یەکێک ئەگەر لە شوێنێکەوە هەڵبێ بۆ لای خدا یعنی شوێنێکی تر ڕاوی ناوە کەواتە ئێمە لە هەموو خەڵک دەترسین بەس لە خدا ناترسین یعنی چۆن خۆشمان دەوێ ئەگەر هەموو خەڵک ڕاوی ناین دەبێت بچینەوە بۆ لای خدا فەفیڕوا إلى الله کەواتە لێرە دوو زاراوە هەیە لە قورئانە خەڵک لێ تێکچووە خەوف و خەشیە خەوف حرەکەتە دەبینیت لە یەکێک دەترسی هەڵدەی لە شێرێک دەترسی هەڵدەی بەس لە حزوری کەسێکی بە هەیبەتا کە دەوەستی چۆن دەوەستی هەڵنایە بە سکون و بە وقارەوە دەوەستی ئەمە تەعزیمە ئەمە پێی دەوترێ خەشیە پێی دەوترێ خەشیە کەواتە ئەگەر ئێمە ڕەنگە بڵێ ئاوا وەکو زاراوە ڕێکی خێنەوە خۆشەویستی خدا لە خەشیەت ویستنی خدایە یعنی ئێمە هەست بە مەکانەت و هەست بە مەقامی خدا و ڕوبوبیەتی خدا دەکەین هەست بە عەزەمەتی خدا دەکەین بۆیە لە حزوریا دەوەستین بۆیە لێ هەڵناین بۆیە خۆشمان دەوێ بۆیە لە تەنیاییشدا هەر بە قسەی دەکەین ئەگەر لە خدا بترسی بە مانای ترس لەو شوێنەی کە من لە تۆ دەترسم تۆ لەوێ نەبی من ئیشی خراپ دەکەم بەس ئەگەر بزانم وهو معكم أينما كنتم لە خۆشەویستی خدا و لە شەرمی خدا لە تەعزیمی پێگەی خدا من ئیدی کارێکی خراپ ناکەم بۆیە پێغەمبەر فەرمووی لە ڕۆژی قیامەتە حەوت سنف لە سێبەری خوددان کاتێک کەسی سێبەرێک نێجگە لە سێبەری خوددا وەڕەجول ذەکر الله خالیەن ففاضت عیناه بە تەنیا کە دادەنیشی بیر لە شوێنێک بیر لە شتێک دەکەیتەوە فرمێسێک بە چاوت دادێ خۆ کەسێک تۆی نەبینیوە
کەسیش ئاگای لێ نییە و ڕیان نییە ئەمە لە خۆشەویستی خوددایە ئەمە لە خۆفی خوددا نیە کەواتە لێرە بۆ دەرەکەوێ لە قورئاندا ويخشون ربهم بالغيب يخشون لەگەڵ غیبە خەشیە لەگەڵ غیبە یعنی خوددا نابینی بە چاو نایبینی خەشەی بۆ بەکارهێناوە من خەشیە الرحمانە بالغیب کەواتە خەشیەت بریتە لە خۆشویستنی خوددا خەوف بریتە لە ترس لە خوددا هەیە هەردووکی لە قورئاندا هەردووکی لە قورئاندا هەیە بەس ئێمە دەڵێن ورد باسی ئەوە بکەین کە کام مرتبەی بەرزە کام مرتبەی گرنگە کام مرتبەی شایانی ئەوەیە کە پێشەوە بینە سەر ئەو وردەکاریانە مامۆستا دەوێتن بینەرێن بەڕێژی پشکدار ببن ناوەوەی گفتوگوێدا و سەرنجین خۆ شمەڕا ببێژن و دا پێک بە بینەر بین بفەرمان بيد مروش خوديجي بترصيد وحاش خوديجي بكار يعني جبر هندي بيد مروف عبادة دي بكار ني حاجة كرن تني شنوبيت وترص تني شنوبيت هر تعاتي بكم هر خير بكم هر بلا رنمایك بلا مسلمان قد عند البيت هر بو خوشويسي خوها هر کەسێک خودی بترسد لازم حولیکاش حاجه گیرن کو گلک حاج خودی تعالی بکات پشت بترسد چکو عذاب های و رحم جای رحمه خودی بترش عذاب هایی چکو نوتو نه رحمتی لام بو آخرت ایک رحمه برد عردی لراسي دلوجي تاد بو خوجا منيتن بو خوجا منيتن شوكو هندي هند مروف حاجه تاد هند مروف حاجه تاد الجانويه تلمرين بهندي شو راش وتاتي خونا منيتن بد بو رب العالمين واجبێک ئەگەر واجبێکی دینی بێ بمێ جێبەجێکەم لەبەر خۆشەویستی خوای بکەم لەبەر ترزنی بەلێ بینەرن بەڕێز سوپاس بۆوان بەڕێزانە کە سەرنجین خۆ ئاراستەی مەکردین و دەستێن وان خۆش بۆ دەربڕینە وان سەرنجانە مامۆستای بەرز ئەف بەڕێزین بەحسا vê çendî kirî gotiye em dema îbadetî dikin dîtin ser binemaya xoşewîstî bîtin xoşewîstiya navnaxê me da hindeya hêz bîtin welme biketin ku em xwe bi xwedê biçemînîn cenabê te çi komêntek çi axiftinek îdafek heye li ser gotinê wan قسەی ئەوان ڕاستە چونکە ئەو تێگەشتنێکی جوانە زانایانی دێرین و قەدیم وتوانە عیبادەت چییە بە زمانی عەرەبی وتوانە العیبادەت غایەة الاستسلام له بغایەة المحبة له ئەو پەڕی خۆتەسلیمکردن بە خودا بەچی بە ئەو پەڕی خۆشویستنی خودا کە ئەمەش بریتە لە لێکدانەوەی لا ئیکراها فی الدین ڕاست کەواتە مامۆستا me divê bizanîn jiyan çawa ciwantir bîtin eb xoşewîstî digel Xwedê yan jî tirs digel Xwedê خدا لە حەدیثی قودسیا فەرمووی ئەنا عند حسن ظن عبدی بی وانە کەواتە گومانی باش بردن بە خودا پێت وایە خودا غەفورە و ڕەحیمە و لێبوردەیە و بەخشندەیە خۆشت دەوێ بەڕاستی خودداش لەگەڵ تۆ ئاوا مامەڵە دەکە چونکە تۆ ئاوا خودا دەناسی کەواتە لێرە وتراوە چۆن خودا دەبینی خودا ئاوا تۆ دەبینێ تۆ چۆن خودا دەبین مانە تۆ لە چ مرتبەیەکی تۆ لە چ مرتبەیەکی خودداش لەگەڵ ئەو مرتبەیە مامەڵەت لەگەڵدا دەکە بزانە کاتی خۆی ئەڵم تێگەشتنی کوردانە جوانە بۆ جوانبینینی دنیا بۆ پەیوەندی لەگەڵ خودا مەلای جزیری بە ڕەحمەت بێ دەفەرمووی حوسن و جەمالێ خواست ئەڤین ڤێکرا دیەک زاتێ جوین یعنی ئەم جوانیە ئەڤین دەخوازێ کە ئێمە دەزانین ئین الله جەمیل یحب الجەمال ئێمە دەزانین خوددا جوانە و جوانی خۆش دەوێت دەزانین خوددا بوونەوەری بە جوانی دروست کردووە دەزانین مرۆڤەکانی فی ئەحسەنی تەقویم و بە جوانی دروست کردووە کەواتە ئەبێ ذاتی ئەم خوددایە جوان بێ ئەبێ ذاتی خوددا جوان بێ ئەبێ ذاتی خوددا جوانی خۆش بوێ حسن و جەمالێ خواست ئەڤین ئەم حسن و جەمالە داواکاریەکەی چیە ئەڤینە چێتۆ بۆ خۆشەویستی کە ئەمە هەر هەرسێکی بەیەکەوە کۆ دەکەیتەوە مانایەکی جوانمان دەداتی ئەلێرەوە بەم شێوازە لە دنیا تێبگەین دنیا جوان دەبێ بڕوانە 7 ملیار و 500 ملیۆن مرۆڤ نزیکەی لە دنیا ئێستا دەژی هەموو جا دەڵێم سێ بازنەی برایەتی من و تۆ بەوان دەبەستێتەوە هیچیان دوژمنمان نین هەرچی 40 ملیۆنی کووردە بازنەی برایەتی نەتەوەی بازنەی برایەتی ئاینی بازنەی برایەتی ئینسانی بە یەکمان کۆ دەکاتەوە هەرچی لەسەر دینی ئێمە نییە بازنەی برایەتی نەتەوەیی کۆمان دەکاتەوە لەگەڵ کوردێکی ناموسڵمانە بازنەی برایەتی ئینسانیش کۆمان دەکات هەرچی لەسەر ڕووی ئەم دنیاە هەیە لە ئینسانیەت و لە دینا لەگەڵ ئێمەیە لە دوو بازنەدا برای ئێمە خوشک و برای ئێمە بمانە هەرچی لە دینی ئێمە نییە و لە نەتەوەی ئێمەش نییە
بازنەی برایەتی ئینسانی کۆمان دەکاتەوە. خدا فەرمی الذي خلقكم من نفس واحدة. بله کەواتە چێ دوژمن دەبێت؟ کەس دوژمن نییە جگەلەوەی کە خدا فەرمووی الظالمون. بله ئەگەر مامۆستا ئەم وەک مسلمان ئەف دروشمەمە هەبن ئەرێ بۆچی دەمارگیریەکە ئێکجار زۆر هەیەت ناودینداراندا؟ ئەمە مشکلەکە گرفتەکە ئاریشەکە لەوێەوە دەست پێ دەکا کە ئەم بابەتانە ڕاست نەکراوەتەوە. یعنی لە جاتی ئەوەی بڵێن ولا عدوانە إلا على الظالمين. خدا دەفەرمیوە کێشەمان لەگەڵ زاڵمە، کێشەمان لەگەڵ سیستەمی زاڵمە، لەگەڵ دەسەڵاتی زاڵمە، کێشە لەگەڵ کافر نییە. لە کوردەواری خۆمانە ئەو شتە هەر بە هەڵە هاتووە ئەڵێن مادام فلانە کەس لە دینی ئێمە نییە ئیتر ئەوە دوژمنی ئێمێ. بله کەچوانە کەچێ بێ بڵێ هەر کەس دوژمنی ئێمە نییە، هەر کەس دوژمنی ئێمە نییە برای کەواتە خودی هەردەم بەحسی ساڵ و خەت و سیفەتی دکەن ڕاستە نەبەحسی خودی ئینسان. ڕاستە. کەواتە ئەگەر ئێمە بەم شێوازە تەماشاکەین و عیباد الرحمن کەواتە ئەلەو حاڵەتەوە ئەچینەوە ئەو حاڵەتی دیکە کە عیبادی ڕەحمان عبیدی ڕەحمان نین ئارەزومەندانێ. هەمووجا دەڵم بە برادران ئەڵێم کە من ناوم عەبدوڕەحمانە بله غەڵەتە من بەندەی خوددا نیم بەو مانایی من کۆیلەی خوددام. بله نە چونکە خوددا جمعی ناوی منی کردووە بە عیباد الرەحمان. یعنی ئێمە ئەگە بیکەی بە کوردی ئەبێ بڵێن خوداناس، ئەبێ بڵێ خوداپەرست بە ئارەزومەندانە، خوداپەرست بە ئارەزومەندانە. عەبدوڵڵاه و عەبدولقادر و عەبدوڕەحمان و عەبدوللەطیف و عەبدولقەهار وەنی عەبدولوەهاب و عەبدوڕەزاق و ئەمانە هەمووی هەڵێ بڵێ بەندەی ئەوە، چونکە لە دنیادا ئێمە خودامان پەرست بە ئارەزومەندانە کە زۆری لێ نەکردین خۆمان خودامان پەرستووە. جەمبەستم چی بوو کە ئەگەر بەم شێوازە تەماشا بکەین ئەبینین هەموو ئەم خەڵکە خوددا دروستی کردووە، هەموو ئەم ئینسانی لەسەر ڕووی ئەم ئەرزەیە خوددا دروستی کردووە جۆرێک لە خۆشەویستی دروستە بێ. دوشتی تر ژینگە و زیندەوەرەکانی دیکە بە تەنیشتی شوێنێکە ڕووی زیان بە شوێنێکە گەیەنی دەڵێن کورە ئەوە چێڵگەی ماڵی کاگنەزیرە ها ئەڵە تخوا وڵا نەمزانی مادام هی ئەوانە زیانی پێناگەێنێ ئەم بینی چۆنە کە زانی هی تۆیە. بەبێنەوە شتێکی تر هەموو ئەم بوونەوەرە مڵکی خوددایە، هەموو ئەم بوونەوەرە مڵکی خوددایە. ئێستا خەڵک بۆ زیان بە ژینگە دەگەێنێ لەبەر ئەوەی کاڵێ ناچێت بەلای ماڵی ئەڵە شتە لە بەردەم ماڵی فلانە فڕێمەدا ئەی خاتە بەردەمی ماڵی فلان بۆ یخۆ ئەویش زیانە و ئەویش زیانە و ئەویش زیانە پێش ئەوەی ئەوە ئەرزی فلان بێ و ماڵی فلان بێ هەموو بوونەوەر ئەرزی خوددایە، هەموو ئەم بوونەوەرە ئەرزی خوددایە، هەموو ئەم زەویە زەوی خوددایە، هەموو ئەم ئاوە ئاوی خوددایە. کەواتە ئەو کات بۆ دەرەکەوێت کە ئەمە هەمووی مڵکی خوددایە چۆن ڕوود دێ ئەو خودایی کە خۆشت دەوێ ئەو بوونەوەرەی دروست کردووە چۆن ماڵی خوددا پیس دەکەیت. گرفتێک لێرە دروست بوو گوتیان ماڵی خوددا بەس مزگەوتە، هەمانە لە مزگەوت شت هەڵدەگرێتەوە ئینسانی باش هەیە، هەشتا لە مزگەوت جغارەکەی فڕێدەدا ئەوە هەر خراپتر. تەنها مزگەوت ماڵی خوددا نییە، تەنها پەرستگاکان ماڵی خوددا نین. پێغەمبەر فەرمووی وەجوعیلەت لیە الأرض مەسجیداً وەطەهوورا، هەموو زەوی مزگەوت. کەواتە مامۆستا خوشەویستی ئەو خوشەویستی جانابت باسەکەی کە هەم بەرخوا هەبیت و خوشەویستی خوا بوو ئێمە ئەمە فیترەتێکە لە ناو ئینساندا هەیە یان دەبێت ئینسان کاری لەسەر بکەتن؟ ئەمە وەکو فیترەت بڵێ بەمانایەک لەمانەکان بێ وشەی فترەتش ڕاستکەینەوە، چونکە وشەی فترەت ئینسان کە لەدایک دەبێت كل مولود يولد على الفطرة نە بەمانای ئەوەی بە ئیمان لەدایک دەبێت، چونکە دوای ئیمان هەڵدەبژێرێ. فترەت بەمانای کوردەکە یعنی ئینسان بەلاپەڕەی سپی لەدایک دەبێت، بەلاپەڕەی سپی لەدایک دەبێت. ئەو کاتێ لەدایک دەبێت هیچی نەزانیوە، چونکە نابێت لەوێەوە لەدایک بێ و شتی زانی بێ ئەوانە، چوە خوددا لە قورئان دەفەرمێ شرحی ئەم فترەتەمان بۆکە هو الذي أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا لا تعلمون شيئا. ئەو کات کە لە سکی دایکتان دەرەچن ئێوە هیچ نازانن، بینی دوای ئەوە فێر دەبی. کەواتە خۆشویستنی خوددا پەروەردەیە. لە کۆلێجی پەروەردەی بنیات باسی پەروەردەی فرەیی بۆ ئەم قسەیەم بۆ کردن. گوتم ئێمە پەروەردەی فرەیی کە ئێوە تازە بۆ بە مادەیەک لە مادەکانی کۆلێجی ئێوە سەرچاوەکەی لەوێەوە ئەسڵەکەی و بناغەکەی لەوێەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە بڕوانینە مرۆڤ وەکو مرۆڤ، بڕوانینە ئینسان وەکو ئینسان، بڕوانینە ئینسان وەک بەنی ئادەم، وەک ئەوەی کە خوددا دروستی کردووە هەمووی دروستکراوی دەستی خوددایە، هەمووی دروستکراوی خوددایە بەو شێوازە ڕێزی. بۆیە خوددا فەرمووی وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم. کە هەموو شتێک لەم بوونەوەرەدا پەرستنی هەیە و عیبادەتی خوددا دەکە و تەسبیحاتی خۆی هەیە. بەو شێوازە دەستمان ناچێتە زیان گەیاندن بەو پەرداخە بەو شوشەیە بە هیچ شتێکی ئەم بوونەوەرە. کەواتە پیسبوونی ژینگە لەوێەوە دەستی پێکرد، زیانگەیاندن بە مێرولەیەک، زیانگەیاندن بە هەر ئاژەڵێک، زیانگەیاندن بەم هەموو زیندەوەری کە هەیە، ئەم هەموو قڕکردنی، ئەم هەموو ڕاوکردنە زاڵمانەی کە ئەکرێ،
ئاگایان لەوە نییە ئەمانە هەموو دروستکراوی دەستی خوددان و هەمووی خوددا دروستی کردووە بۆ ئەوەی هاوچێشەی هاوسەنگی ژینگە ڕابگرێ و ژینگە جوان بێ و خزمەتی ئێمە بکەن بەڵێ دێن هەموو زیانەگەێنن بە ناوچە سەوزەکان زیانەگەێنن بە زیندەوەران زیان دەگەێنن بە مرۆڤەکان دەکوژن بوونەوەر پیس دەکەن ژینگە پیس دەکەن زەوی پیس دەکەن هەموو ئەمە ئەگەر بزانی هەموو ئەمانە مڵکی خوددایە ئەو خوددایش تۆی دروست کردووە و خۆشت دەوێ ئەرێ بەڕاست کەس لەگەڵ ماڵی خۆشەویستەکەی وا دەکە کەس نایکە کەواتە خۆشەویستی خەشیەتویستی خوددایە تەعزیمی خوددایە بەڵێ پشتی بێنوێدانەکە کورت مامۆستا دینە خزمەتە جانەبێتە بوو پتر گەنگەشەکردن سەروی بابەتەی هەری گرنگ بەڵێ بینەرین بەڕێز پشتی بێنوێدانەکە کورت و دەینە خزمەتەوەین ڕزدار ببینی گەل بەڵێ بینەرین بەڕێز دووبارە سڵاف وەبن هاتی نەف خزمەتەوەین بەڕێز بوو پتر گەنگەشەکردن ل سەروی تەوەرێمە دەستنیشان کردی خوشەویستی و ڤیانە خودێ و دیسان ترسا اش خودی کیش گرنگتره مامۆستای بەڕێز مەدوێت بپرسین ئەلدەف کووردا کیشێک کاریگەرترە ترس اش خودێ یان ژی خوشەویستی و ڤیان هەم بەر خودێ لەو دیراسات و لەو لێکۆڵینەوە توێژینەوانی کە دەکرێت لەسەر گەلان بڕوانە شتێکمان هەیە پێ دەوترێت زانستی دەروون ناسی وەکو تاک من و تۆ لە ڕووی دەروون ناسی دەتوانن شیمانکەنەوە ئەی گەلانیش دەکرێت شی بکرێنەوە لەو بابەتانی کە لە پەیمانگەی کوردستان بۆ شیاندن و پێگەیاندنی ئامادەکردنی وتاربێژان و پێشنوێژان سەر بە وەزارەتی ئەوقافەیە من وانەکەی من کوردۆلۆجیە لە کوردۆلۆجیە بە مامۆستایانی ئاینی دەڵێم بڕوانن خدا نەتەوەکانی دروست کردووە هەر نەتەوەیەک سفەتێکی تایبەت بەخۆیە ئێوەش مادام وتاربێژ و پێشنوێژی کوردانن دەبێت تا کورد نەناسر نازانن قسەی بۆ بکەن نابێت یەکسەر کتابێکی عەرەبی کتابێکی فارسی کتابێکی تورکی کتابێکی چوزانم ئەجنەبی بیانی بێنی لەوێەوە باسێک کرابێ بۆ کورد باسی بکەی لە پێش ئابێ کورد بناسی ئەی بەدی لەوێ چەندێکی ئابێ کورد بناسی بزانی میفتاح و کلیلی قسەکردن لەگەڵ کووردا چۆنە زانستێکمانێ پێدەوترێ ئەثنۆگرافیا و ئەثنۆگرافی بەو مانایەتێک کە لە ڕووی ڕوخساری هەڵسوکەوت و کەلتوری ئەم گەلە چۆنە دەیخوێنیتەوە دوای دەبێت شیکەیتەوەدا بە زانستی ئەثنۆلۆجیا ئەثنۆلۆجی دێت لە دوای ئەو هەنگاوە ئەمە شیعکاتەوە لە دوای ئەوە ئەچیتە زانستی ئەنثرۆپۆلۆجیا ئینسان ناسی بە سێ زانست یەک بە دوایە کە کاتی باسکردنیمان نییە ئەو من لە باسی کوردۆلۆجی ئەڵێمەوە بەم سێ شێوازە نەتەوەمان بۆ دەرەکەوێت لە درێژەی ئەم باسەیە کە دەگەینەچی بۆ کورد چ دەدۆزینەوە بۆ کورد ئەوە دەدۆزینەوە کە کورد بە شێوازێکی سەرەکی لە ڕوانگەی دیراساتی قورئانیشەوە سێشتمان هەیە یعنی فێرەقی ئیسلامی زۆر بۆ لەسەر ئەمە کاری کردووە فێرەق هەبووە لەسەر خەوف کاری کردو وتوێتی ئەم ئینسانە نەیترسێنی بە خودایەکی تۆقێنەر ئیش ناکە بەمەبەستی چی بەوەی خوا بپەرستی ئەمە مەذهبێکە بڕۆ بگەڕێ لە کتێبی فقی ئیسلامی دەڵێ ئەمە مەذهبی خەواریجەکان بووە خەواریجەکان گوتوانە ئینسان دەبێت بیترسێنی بە خوددا بیتۆقێنی بڵێ خوددا ئەوە لێ دەکا و ئەوە لێ دەکا و ئەوە لێ دەکا بە قسەت دەکە ئەم مەذهبی خەواریجە هاتا گەشتە سەردەمی تالیبان هاتا گەشتە داعش کەواتە ئەم تەخویفە مەذهبە مەذهبێکی تر هەبوو مرجئە بۆ مەسەلەن وتوانە باشکە و خراپ کە مەترسە کورە بە تەمای خوا ئەو شێوازە ئەویش مەذهب بووە شێوازی دیکە حوبی بووە یعنی خودات خۆش بوێ بیپەرستە بە خۆشویستن لە ڕابردووە تا ئێستا مەذهبی کوردان ئەوە هاتوو بریتیل تەسەوفێ یعنی بە مانایەک لەمانگ ناوێرم بۆ بڵێم ئێستا چونکە تەسەوفیش ماناکەی تێک چوە ئێستا بۆیە ناوێرم بۆ بڵێم ئەبێ بڵێم مەذهبی خۆشویستنی خوددا مەذهبی خۆشویستنی خوددا چونکە ئەویش نەبێتە فێراق و میلەل و ئێمە ئەو شتەمان نایە ئەمانە پەیوەندی تاچی نێوان ئینسان و خوددا بەو مانایە لە ڕابردووە تا ئێستا کورد لە نێوان خۆشیدا بە زۆر هیچی بەسەرا ناسەپێنرێ بەڵام بە قسەی خۆش بەڵام بە خۆشەویستی هەموو کارێکت بۆ دەکە کەواتە ئەم قسەی کە کردمان دیراسەتێکی دوور و درێژی چەند هەزار لاپەڕی کورتی کەینەوە بۆ چەند دەقیقەیەک وامان پێ دەڵێ لەبەرەوە ئەبینی خوداپەرستی کورد بە خۆشویستنی خوددایە کە بە خۆشویستنی خودداش بوو عیبادەت و خوداپەرستی کوردان کەمتر نەفعیە بۆ نەفع نەبووە یعنی خدایان نەویستۆ بۆ نەفع خدایان ویستۆ بۆ ذاتی خوددا خدایان ویستۆ بۆ ذاتی خوددا تۆ بڕۆ سوزانم بڕۆ 500 ساڵ لەمەوە بەر بڕۆ نزیکەی 500 ساڵ 400 ساڵ لەمەوە بەر چۆر بەڵێ مەلای جزیری دەفەرمێ منەت ژ خودایە کوب عەبدێ خۆ مەلایە
ئیکسیری خەمێ عشقێ نە دینار و درەمدە یعنی سوپاس گوزاری ئەو خوددایم بله مەمنونی ئەو خوددایم منەتباری ئەو خوددایم منەتم بەسەردا بکە کە بە بنی مەلایە مەلای جززیری چی بەخشی دینار و درەمی نەبەخشی ئیکسیری خەمێ عشقێ یانکو ڤیانەکە بێ بەرامبەر ئەبینی ئەمە تێگەشتنی کوردانەیە ئەمە تێگەشتنی کوردانەیە کە مامۆستا هەژار بەڕەحمەت بێ لە پێشەکی دیوانی مەلای جززیریدا کە باسی دەکا دەگاتە ئەوەی کە کورد ئاوا لە ئاەتی فەخلع نەعلەیکە ئینەکە بالوادی المقدس طوى مانایەک لە ماناکانی ژێرەوەی پشتەوەی فەخلع نەعلەیکە ئینەکە بالوادی المقدس طوى یعنی یا موسا هەردوو تاکە نەعلەکە لە پێ بکەرەوە تۆ لە ئەرزێکی پیرۆزدای ئەوە مانە ساکارەکەیەتی ماناکەی دی ئەوەیە کە نەبۆ منفعەتی دنیایی نەبۆ منفعەتی قیامەتی خوددا مەپەرستە بله ئەوانە لە پێی خۆت بکەرەوە ئەوانە واز لێبێنە تەنها خوددا بله تەنها خوددا بەڵام ئەو کەسێ خودێت ترسن مامۆستا و ئەف تیوریل دەفوان هەیە بەهانایەکە دەبێژن ترسامەش دەستدانە ڤیانە خودەیە نەلبەر چ تشتێکی کەواتە ئەوە ترس نەبوو کەواتە ترس لەوەی ڤیانی خوددا و ئەڤینی خوددا و خۆشەویستی خوددا لە دەرس دەی ئەوە ترس نییە بەمانە ترسەکە بەسمان لە تۆقااندن و لە ترساندنە جا لەبەرەوە کە خەڵک تەنها ئێستا بینەوە بۆ 200 ساڵێک کەمتر بینەوە سەردەمی مەحوی بزین وەزعەکە چی لێ دێ لە سەردەمی مەحوی خالی ڕازی بە دەڵێ ئێستا ناوهێنانی یا خوددا لە دڵێکی خاڵی لە عشقەوە دەرەچێ بۆیە تەنها یا خوددا پڕ بەدەم دەڵێن یا خوددا تیکراری حرفە یعنی هەر حرفەکان تیکرارەکەنەوە بەدەم هەر دەڵێن یا خوددا بەس لە دڵێکی خاڵی لە عشق دروست دەردەچێ لە زمانەوە دەردەچێت لە دڵەوە دەرناچێ کەواتە مەبستم ئەوە بۆ بڵێم هەموو عارفانی کورد لەسەر تاسەری چوارپاچەی کوردستانە لەسەر ڕێبازێک چوون ڕێبازی خۆشویستنی خوددا تا دەگەینەوە ئەم ساڵانەی دوایی کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ پاش ئەوەندە ساڵە خەباتی سیاسی اینجا خەباتی ئاینی ئەو جاهاتەوە سەر بیردۆزێک تا ڕادەیەک پەشیمان بوو لەو کارانەی کە خۆی پێوە ماندوو کرد لە ڕابردوودا فەرمووی ئێمە ماندوو بووین بە فێرکردنی ئینسان بە علم و علومێک کە ئەبواە بەس زانای ئاینی بیزانێ یعنی ئەم هاوڵاتیانە هەر مسلمانێک دابنی وەرە علمی سەرف و نەحو و علومی قورئان و تەجوید و فقه و جیاوازی مەزاهیب و ئەمە کاکەمە کاری ئەوەیە زانایەک ئەمە بزانێ هاوڵاتی ئاسایی نابێ بەمانەوە مەشغوڵ بکرێ لەبەرەوە مامۆستا ئەحمەدی موفتیزادە ئەڵێ کارمان خۆزگە ئەوە بواە مرۆڤمان بکردایە بە مرۆڤ نەک مرۆڤمان بکردایە بە هەمبانەی زانست مرۆڤمان کردووە بە هەمبانەی زانست مرۆڤمان کردووە بە چۆن ئەڵێ شوێنێک تەنها زانستی تێفڕێت و دواشی چی پێ نەکرێت مامۆستا ئەحمەدی موفتیزادە فەرمووی ئەگەر تەمەنم ببێ ئیشم دەکرد لەسەر چەمکێک چی ئینسانی مؤمن دروستکەم نە ئینسانی زانە ئینسانی مؤمن نە ئینسانی زانە تۆ قسەکەی ڕاست نییە دەمی هەر مسلمانێ بکەیتەوە دا ئەوەندەی من و تۆ شتەزانێ بەسێکی لە کردەوە و لە ڕنگ و لە ڤیان و لە ئەڤین و لە خۆشەویستی خوددا و لە خۆشەویستی ئینسان و ژینگە و نییە ئەبینی چییە کەواتە بۆ کورد کامیان باشە ئەمەیە بۆ کورد ئەمە قسەی من نییە ڕابردوویەکە کورد بەم شێوازە هاتووە لەبەرەوە بینی بە درێژایی مێژوو ڕێبازی حوبی حتا جۆری خۆشویستنی کورد بۆ خوددا نەچۆتە شێوازی زوهدی یعنی واز لە دنیا بێنێ خۆشویستنی تاکی کورد بۆ خوددا خۆشەویستیەکە لە جوانی خوددا جوانی بوونەوە دەبێنێ کورد ماڵی جوانە حەزی لە ماڵی جوانە حەزی لە شوێنی جوانە حەزی لە هەموو دیکۆرێکی جوانە هەموو شتێکی جوان لە شوێی دنیا هەبێ کورد حەزی لێتی کەواتە کورد دنیا تەرک ناکە بۆ کوونە شاخێک شێوازی زاهیدەکان نییە یعنی توانی بڵێ عرفانی کورد و تەسەوفی کوردی بەو مەبانایی قەدیم شێوازێک نەبووە بۆ تەرککردنی دنیا بەڵکو بۆ جوانکردنی دنیا و عیمارەتکردنی دنیا بوو تێگەشتنی دێرینی کوردانە بۆ ئاین دەستێتت خوشمامۆستای بەڕێز هەر سەبارەت وێ چەندێ هەفکارên me پرسیارێک ئاراستەی هەفڵاتین بەڕێز کردیە ئایا چ بکەین پەیوەندیامە گەر خودی تەعالی سەر بنەمای خۆشەویستیە بیتن نەک سەر بنەمای ترسێ بفەرمونون با پێکڤە بینەربی لازم مرۆڤ هەمی گۆڤە پڕەحم عشق و ئەڤینی پشتانە بێژە عشق و ئەڤینی پشتا هەر تشتێکی بکات چکو بوو مرۆڤ ئیک حەشئێکی بکات لازمە گەلەش دڵ حەژە بکات بۆ حەژیکردنا خودێ یا پێغەمبەری لازمەش خرت شتا بتربێت بە تایبەتی مەسەن لە مەرحەلی مناڵیەوە لە مناڵەکانمان بکەین ماڵەکانمان وا گۆشکەین
کە ئەگەر مەسەرن کاریشی باشە بکەن یا ئیتاعەتی خوا بکەن ئەم التیزامی منتەزیم بن بەدینەوە وابێت مەسەرن لەبەر خۆشەویستی خوا بێت خۆشەویستی خوا پێغەمبەر دوزی خوای لێ بێت لەبەر ئەوە نەبێت کە تۆ بترسیت ئەم گەلێک حەش خودێ بکەین ئەم نەش خودێ بترسین ئەفە گەلێکا گرنگە معنی ئەو حەجێکردن وەرمە بکات ئەم هەر تشتێکی بکەین بۆ خودێ نەمش خودێ بترسین ئەمش ترس تشتا بکەین بۆ خودێ ئەفە گەلێکا گرنگە و فگافکێ عنی هەکە ئەس عیبادەتێکی بکەم بلا ئەو عیبادەتێ من یە خۆشتەویە بیت نەیە هەندێ بیت یە بترس بیت یە بلەرز بیت قەلق بمون چێ بیت ئەوە زیاتر پەیوەندی بە بڵێن گەورەکانەوە ئەتوانن بڵێن ڕێنمایی زیاتر بڵاو بکەنەوە بۆ ئەو جیلەی کە تازە پێگات بتوانێت خۆشەویستی هەبێ بە بەرامبەر پەروەردگار. سوپاس بوان بەڕێزانە کە بەحساوی چەندی کردی عشق و ڤیانە خودێت وێت دەرئەنجامەوێ ئەو بیتن دوو کار و کردەوێن باش بکەی هەلسو کەفتێنتەن باش بن تاکو ڕنگ بدەتن ئەڤ ڤیانە ناوا ژیانەتە ڕۆژانەدا ئەمسەی بەڕێز شیوەکە گشتیانی وان بەڕێزانە بەحساوێ چەندی کرد و ئەختنین جوان پێشکەشی مەکردن هەکردە ئەختنێک نەبیتن سەبارەتوی چەندی ئەم دێ چینە سەر تەوەرە قسەکانیان جوان بوو لە خاڵێک ئەتوانین کورتی بکەینەوە کە لە ناخی بەێ لە ناخی هەموو ئینسانێکدا لە قسەکاندا دەرەکەوێ هەموو لە ناخیاندا ئەوە هەیەکە پێویست بەوە دەکا ئێمە پەروەردە بکرین لە مناڵیەوە لەسەر خۆشویستنی خوددا چونکە ئەگەر خودامان خۆشویست لە خۆشەویستی خوددا ئیدی ئەو شتانەش ناکەین کە خوددا حەزی لێ نییە کەواتە هەر تشتێکی هەبیت مامۆستا ڕێبازێک هەیە مەدوێت بزانین ڕێبازە خۆشەویستیە خودێ بریتیل چ تشتێکی باش دوو خاڵی زۆر سەرەکی هەیە یەکیان ئەوەیەکە ئێمە چاو لە پێغەمبەران بکەین چکە خوددا فەرمووی فەبیهوداهم مقتەدی ئەبێ ئیقتیدا بکەین بە ڕێنمایەکانی پێغەمبەران بزانین پێغەمبەران لە خوددا ترساون یا خوددایان خۆشویستوە وەرە بۆ لای موسا سەلامی خوای لەسەر موسا پێی دەڵێن تۆ بۆچی ئێرت بەجێ هێشت و بۆچی بۆ مەدیێن ئافرعون و ئەوان پێ ناڵێن ئەڵێ فەفەرەرت منکم لەما خفتکم یعنی موسا وەکو مرۆڤ ئەبێ بترسێ چونکە لەوێ قەتلێکی چۆن دەڵێ هەڵەی لە دەست ڕوودا بوو فەفەرەرت منکم لەما خفتکم من بۆیە فیرارم کرد لە دەستی ئێوە و چوون بۆ مەدیەن چونکە لێتان ترسە کەواتە مرۆڤ لە مرۆڤ دەترسێ پێغەمبەریش بێ لە شەڕی مرۆڤ دەترسێ بەس وا بزانی ئەگەر هەڵەت کردبێ و بەم هەڵەیە بچیتەوە حزوری خوددا خودداش هەر وەکو ئەوان دەڵێ لێم بترسە وانە خوا لە قورئاندا دەفەرمێ دەربارەی موسا کە هات لیمیقاتینا فەرمێ وەلا مدبرا وەلەم يعقب گەڕایە دواوە و هەڵات و ڕۆی موسا خوددا پێی دەفەرمێ یا موسا لا تەخەف یا موسا لا تەخەف بە کوردی ئەی موسا مەترسە ئینی لا یەخاف لەدەیە المورسەلون لەدەیە لەلای من پێغەمبەران و نێردراوانی خوددا نابێ بترسن لەلای من ترس نییە لەلای من ترس نییە نابێ بترسن ڕەنگە بڵێ ئاخر کارێکم کردووە هەڵەیەکم کردووە ئەوەشی بۆ ڕوون دەکاتەوە ئیلا من ظەلەمە جگە لەوانە نەبێت کە کارێکی زوڵمیان لە خۆیان کرستەمیان لە یەکێک یەکێکیان بە هەڵە کوشتێکیان کردووە ثم بدل بعد سوء حسنا يعني باش ئەوەی کە ثم بدل حسنا بعد سوء يعني باش ئەوەی کە هەڵەیەکیشیان کردبێ مادام چاکەیەکیان بەسەر هەڵەکەدا کردووە ئیدی ئەوانیش نابێت لە خوددا بترسن چونکە خوددا خۆشی دەوێن و فإني غفور رحيم مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بووکە ئەمە پێمان دەڵێ ئەی خەڵکینە ئەگەر هەڵەیەکیشتان کردو ئەگەر ناشەرعیەک و ئەگەر با بڵێم کەم تەرخەمیەکتان بەرامبەر خوددا کردووە خوددا ئەو خراپەیەتان بە یەک بۆ دەنووسێ یەک چاکەی بەسەردا بکە پێغەمبەر فەرمووی وأتبع السيئة الحسنة تمحوها کەواتە هەر کاتێک هەڵەت کرد و گوناهت کرد چاکەیەک بە دوایە بکە یەکسەر چاکەکەت بەدە بۆ ئەنووسرێ وانە بعشر ئەمثالیها خوددا دەفەرمێ گوناهەکەشت بە یەک بۆ دەنووسرێ هەمیشە لە دوای گوناهێک چاکەیە بکە ئەوە بوو بەمای ئەوەی هەمیشە تۆ نۆت هەبێ نۆ خاڵت هەیە یعنی بەو مانایی تۆ هەمیشە براوەی مەبەستم ئەوە بوو بەم زاراوەیە بڵێم خەڵکینە لە خوددا ناوبێت مەبن خەڵکینە خوددا خۆشمانی دەوێت خەڵکینە پێویستە خودامان خۆش بوێ ئەو کاتەش کە کەم تەرخەمی دەکەین ئەو کاتەش کە هەڵەیەک دەکەین با چاکەیەک لەگەڵ ئەو هەڵەیەدا بکەین و ئەو هەڵەیە بسڕینەوە هەر ئەوەیە جارێکی تر خوددا دەفەرمێ یا موسا لا تخف إنك من الآمنين خدا پێی دەفەرمێ یا موسا
أقبل ولا مدبرا پشتی لە خوددا کرد و ڕۆی هەڵات بله لە فەرمی ئەقبل بەرەو ڕووی خودداوەرە یا موسى ئەقبل ولا تەخاف بەرەو ڕووی خودداوەرە و مەترسە ئینەکە منە الئامینین من لە حزوری خوددادا هەمیشە لە ئەمن و ئەماندا دەبین لەبەر ئەوەیە پێغەمبەران الذين يبلغون رسالات الله ئەوانەی کە پەیامەکانی خوددا بە مرۆڤ دەگەێنن يخشونه ولا يخشون أحدا إلا الله بوو بەچی بوو بە خەشیە تعظیم کردن یعنی پێگەی خوددا دەزانن تعظیمی خوددا دەکەن خوددایان خۆش دەوێ بۆیە خەشیەت جایە لە خەوف ئەلێرە خاڵی دووەم بەپەلە کات ماوە بله بفەرموو خاڵی دوم ئەوەیە کە بەڕاستی ئێمە فێری ئەوە بین کە خوددا دەپەرستین خوددا ذاتی خوددا شایانی پەرستنە تۆ بە مناڵێکی بچووک دەڵێ وەرە ئەو کارە بکە ئەوەشت بۆ دەکەم ئەوەشت بۆ دەکەم وا ناڵێ ئەو شتانە بۆ بۆی دەکەی بۆ ئەوەی تۆزێ تەشویقیکەی تۆزێ دڵی خۆشکەی لەبەر ئەوە ئەو ئیشە باشە بکە ئەمە بۆ مناڵ وا دەکەی وایە بەس کە دوای گەورە دەبێ وای پێ دەڵێ گەورە بێ تر مەسئولێتی هەیە ڕاستە خوددا لە قورئاندا فەرموویەتی بەهەشت هەیە و ئاو هەیە و سەوزایی هەیە و ئەوە هەیە و ئەوە هەیە و ئەوە هەیە ئەبێ بزانی برادەرینە ئەمە بۆ ئاستەکانی خوارەوە خودداوا دەفەرمێ بۆ ئاستە باڵاکان خوددا دەفەرمێ وەڕیضوان من الله ئەکبەر کورد و عارفی کورد لە ئاستە باڵاکە قسەی کردووە کاتی خۆی ئێمەیان بە تێگەشتنی هاوردەی دەرەوە هێنایە ئاستە نزمەکان پێمان دەڵێ خوددا بپەرستە خوددا ئەوەت دەداتێ و ئەوەت دەداتێ و ئەوەت بۆ دەکا ئەوەت بۆ دەکەوتە ئەمە بازرگانی لەگەڵ خوددا ناکەین ئەمە تێگەشتنی هاوردەکراوە تێگەشتنی عارفانی کورد وەڕیضوان من الله ئەکبەر خوددا وا دەفەرمێ لە قورئانە گەورەتر لە بەهەشت گەورەتر لە ترسی دۆزەخ گەورەتر لە هەموو نیعمەتێکی بەهەشت چییە وەڕیضوان من الله ئەکبەر لەبەرەوە خوددا فەرمووی رضي الله عنهم ورضوا چەند گەورەیە رضي الله عنهم ورضوا عنه باوەڕداران لە قیامەتدا لە خوددا ڕازی بوون خوددا لێیان ڕازی بوو ئەوانیش لە خوددا ڕازی بوون ئەوان لە خوددا ڕازی بوون زۆر گەورەیە لێرە ئەمە بەستمەوە بوو قورئان زۆر تاکید دەکاتەوە لەسەرەوەی ئەم کارانەی ئێمە دەیکەینە بێ چی بێ سەیری هەموو ئاەتەکانی قورئانکە ابتغاء مرضات الله پڕە لە قورئان بەم نەوعە تەماشا بکەی زۆر گەورە دەبی بله من دڵنیام مامۆستا ئێستا پرسیارێک لە مێشکی بینەراندا هەیە ئەویش ئەوە کە خۆی گەورە لە قورئاندا زۆر جار باسی شەدید العقاب کردیە هەندێک جار فەرموویە وەخافونی ئین كنتم مؤمنین ئەوە چون لە کاتێکدا ڕاستە لە کاتێکدا فەرموێ یەرجونە ڕەحمەتەه وەیەخافونە عەذابەه کەواتە من بەستم ئەوە بوو لەو ڕێگەی ترسەوە ئەوە هەمووی ئەبێت تەماشای قورئان بکەی ئەم خەوفە و ئەم هەموو شتە خوددا کە باسی دەکا مەراتیبە وەکو باسم کرد لە پێشووترە یعنی مەراتیبێکی خەوفەیە مەراتیبێکی ڕەجا هەیە مەراتیبێکی حب و خۆشەویستی هەیە ئێمە بۆ ئێمەی کورد لە ڕووی ئەتنۆگرافیا و لە ڕووی گەلناسی و لە ڕووی دەروونناسی گەلانەوە ئێمە بەو ڕێگەیە نزیکی خوددا بووینەتەوە زیاتر ڕەنگە گەلانێکی تر بەترس بۆیان باش بێ ڕەنگە شوێنێکی تر بەتر وتم مەراتیبە بەوەستم لێرە ئەوەیە چی بۆ کورد باشە ئێمەی کورد تا ئەو کاتی لەگەڵ خوددا پەیوەندیمان لەسەر بنەمای خۆشەویستی و تەعزیم بنیاتناوە ئێمە دینداریەکەمان زۆر جوان بووە کە هێنایەنە ئاستێکی چۆن ئەڵێ خوارەوە بۆ شتێک خوددات بوێ ئیشەکەمان لێ تێک چوو جەمە بەستمەوەی لە قورئاندا هەموو ئەو بابەتانە هەیە کەواتە دەبێ یعنی أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين لولا شو ادخلوها آمنين هەیە کەواتە ئەو کەسانەی کە خوددایان خۆش دەوێ بە ئەمن و ئەمان و ئارامی و دەچنە ماڵەکانی خوددا کەسانێک کە دش بە مرۆڤایەتی کەسانێک کە ئینسان دەکوژن کەسانی هاوشێوەی مۆسۆلۆنی و کەسانی هاوشێوەی چۆن دەڵێ فاشیزم و ناشیزم و بەعسیزم و ئەمانەی کە مرۆڤەکان قەتڵ و عام دەکەن و مرۆڤ دەکوژن و ئەوانەی یارمەتی ئەو جۆرە کەسانە دەدەن ئەوانە هەر دەبێت لە ترسدا بن ئەوانە دەبێ خوددا شەدید العقاب بێ بۆ ئەو جۆرە کەسانە خوددا دەبێ شەدید العقاب بێ بۆ ئەو زاڵمانە و سنوور بەزەکان سنوور بەزێنەکان هەموو ئەوانەی کە کەبائیر و کارە گەورەکان دش بە مرۆڤایەتی ئەنجام دەدەن تۆ مەگەر یاسای نێودەوڵەتی چەند یاسایەکی بەڕەحمە بۆ مرۆڤایەتی بەڵام دەبینی تاوانی دش بە مرۆڤایەتی تاوانی قڕکردن و جینۆساید تاوانی هەڵگیرسانی شەڕ چوار تاوانەکەی دادگای نێودەوڵەتی جیهانی ڕەحم بە کەس ناکە دەبێ خودداش سبحانه وتعالى لەبەر خۆشەویستانی خۆی لەبەر ئەوەی ئێمە لە خۆشویستنی خوددادا دەستمان نەچوو کەس بکوژین لە خۆشویستنی خوددادا دەستمان نەچوو ئەلئینسان و بنیان الله پێغەمبەر فەرمووی دڵمان نەهات ئینسانێک کە بنیات و بینای خوددایە بیکوژینەوە دامانەوە دەستی خوددا لە خۆشویستنی خوددادا ئەبینی هەموو ئەمە خوددا بۆیە سبحانه وتعالى
ئەم کارانەمان بە خۆی سپاردەوە نەمانویست خۆمان ئەنجامی دێنەوە. ڕۆشنبیرێکی تریش هەیە مامۆستا ناف مە کورداژی هەیە کەم بژین ئەس حەشتت کەم بۆ خودێ وەختی ئەس بژم ئەس حەشتت کەم بۆ خودێ بەرامبەر وێ چەندەی ینی دی من کەر بیشتەوە بن هەر بۆ خودێ ئایا خودی هەوجەی وێ چەندەی کە من کەرب خەڵکێکی بە بن لەبەر خودی ئەمەش بابەتێکە ئەو کەسەی کە لە پێناوی خوددا خۆشت دەوێت کارێکی ئەنجام داوە کە خوددا ئەو کاری خۆش دەوێت وایە یعنی مە لە خۆمان و کەس فلانە کەسمان خۆش ناوێت کاتێک کە دەیبینین ڕۆڵی هەیە لە ڕزگارکردنی کۆمەڵێک ئینسانە کارێکی خێرخوازی خۆشمان دەڵێن خوددایە فلانە کەسمان لەبەر تۆ خۆش دەوێت یعنی چی لەبەر تۆ یعنی لەبەر ئەوەی کارێک دەکا کە تۆ داوات کردو ئەو جێبەجێ دەکەن فلانە کەسیشمان لەبەر تۆ ڕقلەیە ئەم ڕقلێبوونە غەڵەتە هەڵەیەک هەیە خراپ تەفسیرەکرێ هەر لە خۆی و کابرایەک ڕقی لە تۆیە بۆ ئەڵە وڵات تۆ فلانەشت ڕۆژ ئاوات گوت ئەو گوت نابێ بێ لێی بپرسی بزانی چی وتوە ڕقلێبوون لە پێناوی خوددا دەبێت دڵنیابین ئەو کەسە کارێکی ئەنجام دابێت کە خوددا ڕقی لەو کاری ینی لەسەر بنەمای ئایدۆلۆجیەت و مەذهب نەبی ڕقل لە من نەبێ لەو حیزبم ڕقل لە من نەبێ لەو ڕێکخراوە ڕقت لە من نەبێ لەو شارم ڕقت لە من نەبێ لەو نەتەوەیم ڕقت لە من نەبێ لەو ئاینەم ئەمە نا خوددا ڕقی لە کەس نییە خوددا ئازادی بە هەموو کەس داوە ڕقت لە من بێ ئەگەر پیاوکوش بوو بەڵێ ڕقت لە من بێ ئەگەر زیانم بە ئینسانیت گەیە وانە هەموو ئەو شتانی کە خوددا پێی ناخۆشە و گوتوێتی ئەم کارانە ئەنجام مەدەن هەموو کەسێک ئەو کارانەی ئەنجامدا ڕقت لێبێ تا ئەو کاتێ ئەو کارە ئەنجام دەدا خۆ ئەگەر وازی لەو کارە هێنا ئەمەش مەسەلەیەکی ترە خوددا تا سەر ڕقی لە کەس نییە خوددا ڕقی لە فاعل نییە ڕقی لە فعلە یعنی خوددا ڕقی لە تاجیری مخدراتێکە تا ئەو کاتێ بازرگانێکە بە مخدرات و ماڵی خەڵک وێرانەکە ئەمڕۆ تۆبەی کرد و وازی هێنا لای ئێماڵەن چی ئەڵێن ئەو بازرگانی مخدراتەکە بوو بازرگانی تلیاکەکەی هەتا مردن وای پێڵێن لای خوددا دەڵێن نە لە ئەمڕۆ تۆبەی کرد وازی هێنا ئیدی ئەو کارە ناکە ئەم ئینسانە بوو بە خۆشەویستی خوددا ئیدی گۆڕا کەواتە دومایە هەمیوان ئاختنە مامۆستای بەڕێز ئەم چ بێژینە گەلێ خۆ کە چاوە بن هەم بەر خۆشەویستی خودی دەڵێن ذاتی خوددا بەراورد مەکەن بە هیچ ئینسانێک چونکە خوددا فەرمووی لەیسە کە میثلیه شەی هیچ شتێک لە خوددا ناچێ مادام هیچ شتێک لە خوددا ناچێ کەم ڕەحمی خۆتان بێبەزەیی خۆتان کەم علمی خۆتان بەراورد مەکەن لەگەڵ هەموو ئەو علم و ڕەحمەتە بێسنوورەی خوددا بڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی هەموو مرۆڤایەتی لە ئادەمەوە تا ڕۆژی قیامەت بە یەک ڕەحمەتی خوددا هەڵس و کەوت دەکا پێغەمبەر فەرمووی 99 ڕەحمەتی خوددا بۆ قیامەتە کەس ناومێد نەبێ لە ڕەحمی خوددا ئەو خودایی کە ئەمە سیفەتێتی ڕەحیم و غەفورە خۆشتان بێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بی دەمی هەر ئەفندە ڕێکە دامەدگەل جەنابێتە بین و پتر شلوڤاوی بابەتەی بکەین بینەرین بەڕێز وی ئاوای هاتنە دومایاوی خەڵکی و هیویام ئەوە ڤیان و حەژیکردنا خودێ ببیتە مەبدە و ئەساس ناخێمەدا هەمبەر خودی تعالادا بینە ئینسانێت بەرهەمدار و دلوڤان و ئینسانێت نەرمونیان ئەدگەل هەمووی مەخلوقاتێت خودێ ببینم خێر و شاد سپاس بۆ هەمی هەفکارین مە و بۆ هەمی وان بەڕێزێت بەشکداری کردی